سڵاوی خوای گەورەتان لێبێ بەڕێزان و خۆشەویستان ئەم کاتتان باش. خوای گەورە دەفەرمێ: يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. دیارە باس و بابەتی بەرنامەکەمان پێشوازیکردنە لە مانجی ڕەمەزان. مانجی ڕەمەزان تایبەتمەندی خۆی هەیە، مانجێکە لە ناو مانگەکانی ساڵ کە حەقیقەتەن بەداخەوە دەڵێم ئێمە زۆرێک لە خەڵک ینی بەداخەوە بەخراپ لەو مانگە گەیشتوین. پێمان وایە کە ئەم مانگە مانجی چۆن دەڵێ پاڵدانەوە و تەمبەڵی و چۆن دەڵێ تووڕەبوون و هەموو غەمت تەنها خواردن بێ باشە، ینی پێمان وایە بەداخەوە ئەوە ڕەمەزانە. بەڵام ڕەمەزان ئەوە نییە. ئەوەی کە ئێمە گوێمان لێ بوو، ئەوەی کە ئێمە باسمان بۆ کراوە، ئەوەی کە لە قورئانە هاتووە، ئەوەی کە لە فەرمودەکانی پێغەمبەری خوا هاتووە صلی الله عليه وسلم، بەڕاستی ئەوە نییە. پێغەمبەری خوا دەفەرمێ عليه الصلاة والسلام: من قام رمضانا إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. وهتا بەڕاستی ئەوانەی کە چۆن دەڵێ بەڕۆژوو دەبن و شەو نوێژ دەکەن و بەڕاستی عیبادەت و تاعەتێکی زۆر دەکەن لە مانجی ڕەمەزانە، خوای پەروەردگار لە گوناهەکانیان خۆش دەبێ. ینی ئەمە گرنگە زۆر و بەڕاستی گرنگە لە ڕەمەزانە ئێمە هەژارەکانمان بیر بێتەوە، خەڵکی کەم دەرامەتمان بیر بێتەوە و با لەگەڵ ئێمە ئەوانیش بتوانن لە ڕەمەزانە چۆن دەڵێ تۆزێک دڵیان خۆش بێ، سفرەکەیان ئەگەر وەکو ماڵی دەوڵەمەندێک و بەرپرسێکیش نەبێ، بە لانی کەم وەکو مرۆڤێک بێ. با هەژارەکانمان بیربی لە جەژن، با هەژارەکانمان بیربی لەوەی کە خوای گەورە پێی داون بۆ خەڵکە. لە ڕەمەزانە زۆر شتی سەیر دەبینین، زۆر شتی عەجیب دەبینین. کابرا ئامادەیە بە سعات بە نیو سعات سڕە بگرێ بۆ تورشی، بۆ شەربەت. جا بەڕێزێک بەر منە بەرنامەکە دەیوت هەیە بەدەبە دەچێ بەدەبە شەربەت دەنێ. ئەو هەمە بۆ چییە؟ ئەم هەموو زیادە مەسروفیە بۆ چییە؟ یعنی بەداخەوە ڕەمەزانمان کردوتە مانجی خواردن و پاڵدانەوە و کڕین و بازارکردن و لە ئەسڵیشدا ڕەمەزان مانجی عیبادەت و قورئان خوێندن و تاعەت و لێبوردەیی و سەردانیکردن و سیلەی ڕەحم و چاکەکردن لەگەڵ دایک و باوک و ئاشتبوونەوە لەگە ئەو خەڵکەی کە لێیان تووڕەبووی و بەڕاستی دەبێت ئێمە تەوبە بکەین. چکە حەقیقەتەن دەبێت بەر لە هەموو شتێک تەوبە بکەین و بگەڕێنەوە لای خوای پەروەردگار. ئەگەر زەوی خەڵکێکمان داگیر کردووە، ئەگەر ماڵی خەڵکمان بە تاڵان بردووە، ئەگەر ماڵی خەڵکمان بە ناحەق خواردووە، ئەگەر زوڵممان لە یەکێک کردووە، چکە لە حەقەتە بەڕاستی ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵی ڕابردوو بۆ ژیانی خۆمان، مرۆڤین ئێمە دوجار هەڵە دەکەین. بەڵام بابزانین ئایا ئێمە زاڵمین، زوڵممان کردیە؟ بابزانین ئێمە ماڵی خەڵکمان خواردیە؟ بابزانین ئێمە شەڕمان بە خەڵک فرۆشتیە، بوختانمان بە خەڵک کردیە، قسەمان جوێنمان بە خەڵکدایە؟ بابزانین ئێمە چیمان کردووە؟ دەبێت تەوبەیەکی باش بکەین. ئایا بابزانین ئێمە لەو کەسانەین خوانەکە کە کاتی دابەشکردنی میرات دێتن دەڵێن چاخۆشک میراتی بۆ چییە؟ وەڵاهی ئەگەر بە تەمای ئەوەی تۆ لە ڕەمەزانە ڕۆژوو بگری و خوا لێ دوەربگرێ و باوەڕیشت بەوەی نەبێ کە خوشتیش حەقی میراتی هەیە، جا بۆ بە ڕۆژی دەبی. ماڵ بە حرامی کۆ دەکەی و دەتەوێت زەکات و سەدەقەشی لێ بدەی. ئایا تا چەندە ماڵەکانمان حەڵاڵە؟ تا چەندە ئێمە سوودمان لەم ئیسلامە بینیوە؟ تا چەندە ڕەمەزان بۆتە ڕەحمەتێک بۆ ئێمە؟ ئەو کاتە ڕەمەزان ڕەحمەتە بۆ ئێمە کە ئێمە پابەند بین بە دین، پابەند بین بە ڕەمەزان. بەداخەوە کە ئێستا کە خەریکە سیلەی ڕەحم ئەسڵەن نامێنێ، ئەگەر نەژرێم هەر نامێنێ بێگزاری ماوە، بەڵام زۆر کاڵ بۆتەوە. ئایا ئێمە سەردانی ماڵی باوکمان، ماڵی برامان، ماڵی خوشکمان، ماڵی خزم و کەسمان، ماڵی پورمان، ماڵی خاڵمان، ماڵی ماممان، ماڵی دراوسێمان، ماڵی دەوروبەرمان، ئایا ئەمە ئاواین؟ ئەمانە بەڕاستی هەمووی دەبێت ئێمە حسابی بۆ بکەین. چۆنین لەگەڵ جیرانەکانمان؟ پێغەمبەری خوا دەفەرمێ
من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم جاره أو إيماني بخوا وبروجي دعائي هي بارز لجنان كي بقري آيات چند رز ما لجنان كان ما نقرتوها أما أنا هموي براستي لا إما دبي هەڵوەستەی لەسەر بکەین تا چەندە ئاگەمە لە منداڵەکانمانە دەی فەرمووە ڕەمەزان دێ باشە ماشەڵای لێبێ ئێستا وای لێ هاتووە خەڵک لە ڕەمەزانە شەوی کردوتە ڕۆژ و ڕۆژی کردوتە شەو تۆ لە کوێی لەم ڕەمەزانە منداڵەکەت لەکوێیە ئاگات لێ منداڵەکەت شەو بۆ کوێ دەڕوا دەچێ بۆ کوێ چی دەکا چی ناکا دەبێ ئاگات لەو بابەتانە هەبێ بەڕاستی ئێمە هەمووە دەبێ ئاگەمە لەو بابەتانە هەبێ و کاتێک کە منداڵێکیش لە مزگەوت دەبینین منداڵە یعنی با چۆن دەڵێ جوو لە جوولیشی هەبێ و با قسەیەکیش بکە و با ینی چۆن دەڵێ ڕاکە ڕاکەیەکیش بکەن و با یاریش بکەن لەگەڵ منداڵێکی تر دنیا خرا نەبووە هەر وەکو منداڵەی خۆتە کە لە ماڵەوەیە تۆ نوێژ دەکەی جاری وایە ئەویش دێتە سەر بەرماڵەکە یان قسە دەکا یان هاوار دەکا یان ڕاکە ڕاکەیت و یاری دەکا ئەو منداڵش هاتە مزگەوت بە هەمان شێوە لێی قبول کە زۆر ئاساییە جا باشە تۆ ئێستا منداڵێک ئەگەر هاتە مزگەوت قبولت نەبوو و دڵت پێی تون بوو و ڕێگەت پێی نەدا و پێدوا بوو هاتنی بۆ مزگەوت نابێ ئەی ئەو منداڵەکەی بێتە مزگەوت کەی فێری نوێژ و تەڕاویح و خواناسی و خواپەرستی بێ یان ئەگەر دیتت خەڵکێکی نوێ هاتوتە مزگەوت بۆ مزگەوت لەسەر خۆت تاپۆ دەکەی بۆ ئیسلام لەسەر خۆت تاپۆ دەکەی بۆ بە شێوازێک مامەڵە دەکەی کە تۆ عیارە 24 و ئەوەی کە تازە لە ڕەمەزان هاتوتە مزگەوت ئەوە مسلمانێکە و ئیدی هەر دەبێ بەڕاستی ئەسڵەن گوێی پێ نەدەی نا مزگەوتی ماڵی خوایە ئیسلامی خوایە ڕەمەزان مانجی خوددایە چێ دێتە مزگەوت بەڕاستی ئەوە ئارەزووی خۆیتی چێنای ئارەزووی خۆیتی بەڵام یەکەم جارە بێتە مزگەوت یەکەم جارە لەبەر خاتی ڕەمەزان دێ بەخێر بێ تۆ حەقت چێ لەسەری بۆ تعلیقی لێ دەدەی بۆ جاوە ڕەمەزان بڕۆ مزگەوتەکە بەتاڵ دەبێ کاک هادی سڵاوی خوات لێبێ لە سلێمانیەوە لە سلێمانی شاری هەڵمەت و قوربانی شارە جوانەکەی شێخ محمودی نەمر کاک ئەحمەدی شێخ بەڵێ جان سڵاوی خواز لە کارمەندانی تەلەڤیزیۆنی پەیام تا بە تاکیان سپاس بە قوربانە جاتی ئاراموان دەستەکانت خۆش بێ کاک هادی چۆن پێشوازی لەو مانگە بکەین ئێمە هەر ناونیشانەکەش ئاوایە چۆن پێشوازی لە مانجی ڕەمەزانی پیرۆز بکەین لای تۆ پێشوازیکردن چی دەگەیەنێ مامەسا ئێمە بەس لەم تەوەریا قسە لەسەر پێشوازیەکەکەین مانگی ڕەمەزان مانگێکی زۆر گەورە و پیرۆزە کەخوا فەرزی کردووە لەسەر مسلمانان ئەوە بابەتێکێ و قسە زۆر هەڵەدێ و منیش مەبەستم پێشوازیەکەیە کاک هادی چۆن پێشوازی لە مانجی ڕەمەزان دەکا وڵا پێشوازەکە ئەگەر زۆر ئاسانە مامەسا ئەگەر یەکێک نیەتی پاک بێ و خۆی پاکاتەوە لە ڕق و لە چینە و لە قسەی خراپ و لە بوختان و لە درۆ و لەم شتانە ئەمە یەکەم هەنگاوە بۆ پێشوازیکردن لە مانگی ڕەمەزان واتە بە شێوەیەک وا خۆی پاکاتەوە وا خۆی ئامادە بکە کە نیەتێکی باش و ڕێکوپێک و دوور لە قیر و دوور لە بوغز و دوور لە هەموو شتێکی خراپ دوورکەوێتەوە بە شێوەیەک نیەت بێنێ ئەگەر خوای گەورە هیدایەتی بە بەو شێوەیە ئەتوانێت پێشوازی لێ بکە جا لەسەر پێشوازەکە ئەمە نقاتی یەکەمە خاڵی یەکەمە ئەگەر بە خاڵی دووەمشا بینە خوارەوە مامۆستانوەر خاڵی دووەمەوەیە جەناب وەک ڕۆژنامەنووسێکی بێر و ئازا و یعنی چالاک حەقی ڕۆژی دوو ڕۆژ بەرنامەکە هەیە بەرنامەکە دوور و نزیک علاقەی دەوەیە کە ڕێگە نیشاندەرە بۆ ئاشتەوایی بۆ خۆشی بۆ نیشاندانی خێر و خۆشی و ژیانی مسلمانان بەعام باوەڕەشی کە دوور لە دینی ئیسلامیشەوە بەڵام نقطەیەکە حەزم کرد باسی کەم لەم تەوەرەیە ئەگەر دوارم پێ بن پێشوازیکردن وا باشە مامۆستا یەکەم جار خێر و سۆزەخە ئەوانەی کە لە توانایانە هەیە و بابڕین دەوڵەمەرن یا پارەدارن بتوانن کارێکی وا بکەن بە تایبەتی دەوڵەمەندەکان و بازرگانەکان ئەوانەی کە حیزبەکان ناڵن ئەوانەی کە بە خۆڕفت
دەوڵەمەند بوون ئەوانە ئەتوانن لە شارەکان لە گوندەکان لە قەزاکان دەستگیرۆیی خەڵک بکەن هاوکاری خەڵک بکەن ئەمەش بابەتێکە کە دێی هەوەستانە و دێی ئەوەیە قسەی لەسەر بکەین مامۆستاکە لە هەموو نەتەوەیەکە خوای گەورە فەقیری دروست کردووە دەوڵەمەندیش دروست کردووە بە ڕێژەیەک فەقیری دروست کردووە ڕێژەی فەقیر زۆرە ڕێژەی دەوڵەمەند کەمترە ئەمە ئیسپاتە لەسەر هەموو نەتەوەیە لەسەر هەموو کلتور و نەتەوە وڵاتێک دا یەکەم مقابلەیە سەودەقە ئەمانە سەودەقە بکەن هاوکاری فەقیر و داما بکەن دووهەمیشیان یارمەتیداری بە ڕۆژوان ئەوانەی کە بە ڕۆژوون ڕۆژەکان لە کاتی بەرمانگە خوانێکیان بۆ ئامادەکەن یا هاوکارییان بکەن یا دەستگیرۆییان بکەن ئەمەش بەشێکە لە پێشوازەکەی کە تەوەرەکەی دەرابداناوە بەشەکەی تی هاوکاری خێزانەکانمانە ناو خۆمانە ئێمە چۆن بتوانین هاوکاری خێزانەکانمان بکەین کە کاری جوان نەکەین خێزانەکانماندا لە ژن و لە دایک و لە باوک و حتا لە مناڵەکانیش کاری جوان نەکەین کە لێمان زیرن بۆی خوای گەورە لەو مانەیە تاعاتمان بەسەرا بارێنێ ئەوەش خاڵێکیە خاڵێکی کە ئەگەر بێمەسەری مامۆستاگیان کە ئینسانی بە ڕۆژوو ئەدێ وەکو لە قەدیما باوباکرانی من باسییان کردووە هەتا دایک و باوشی بەڕێست و منیش باسییان کردووە ئەبێ ئینسان زۆر لە خۆبردوو بێ عەسەبی نەبێ تووڕە نەبێ دەموگرتی زاری بە زەردەخەنە وەکو ئەگێڕەوە فەرمون پێغەمبەر صلی الله علیه وسلم پێکەنینی نەبووە پێکەنینی قاقای نەبووە زەردەخەنەی هەبووە دەستەکان خۆش بەڵێ دەستەکان خۆش دەستەکان خۆش زۆر سپاس دەکەم بە قوربان دەستەکان خۆش ڕەمەزان وەکو ئاماژەم پێکرد وەکو بەڕێزەش ئاماژەی پێکرد بەڕاستی ئێمە ئەگەر بڕیار بێت تەنها ئێمە بەیانی پارشی و یاخود سحور نان بخۆین و ئیدی برسیمان بچۆن دەڵێن نان نەخۆین تاوەکو بەربانگ تاوەکو ئێوارە ئەوەی تر تەنها ئەوەیە کە ئێمە هێشت ناخۆین وەکو خواردن ئەگەر نا زمانمان نەوەستێ لە غەیبەتکردن و لە درۆکردن و لە بوختانکردن و لە جنێودان و لە شتی خراپ باشە پێیەکانمان بڕۆن بۆ شوێنی خراپ دەستەکانمان شتی خراپ بکەن چاوەکانمان شتی خراپ ببینن کەواتە خوای پەروەردگار پێغەمبەر دەفەرمێ سەڵام خوا هیچ مەجبور نییە تۆ خۆت برسیکەی کە تۆ ئامادە نەبی چاوەکانت بە ڕۆژی بن دەمت بە ڕۆژوو بێ ئەنی چۆن دەڵێ هەموو ئەندامەکانی جەستەت بە ڕۆژوو بێ خۆ بە ڕۆژووبوون تەنها مەسەلە خۆگرتنەوە نییە لە خواردن و خواردنەوە ئەوە قسەی ئێمە نییە ئەوە ئێمە نییە کە ئامۆژگاری ئێوە بکەین ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باز دەکا ئەوەیە کە پێشینەکانی چاکەکان بۆ ئێمە باسییان کردووە کەواتە یعنی دین بەخۆی چییە دین والمعاملە واتە دین هەڵسوکەوتە بەڵێ بابەتێک هەیە کە مەسائلی عیبادەتی شخصی وەکو نێژ و ڕۆژی و تاعەت و عیبادەت و دوعا و پاڕانەوەی شخصی ئەوە بابەتێکە نوێژ و جومعە و جەماعەت و ئەمە بابەتێکە بەڵام ئەوەی تر تەعاملکردنە هەڵسوکەوتکردنە لەگەڵ خۆت ئەوەلشی ینی ئینسان چۆن لەگەڵ خوای خۆی هەڵسوکەوت دەکە ئایا تۆ چۆن ڕێز لە خوا دەگری چۆن بە شێوەیەک ئەگەر خوا بناسی بە فیعل دەزانی چۆن تەعامل بکەیت دوازار لەگەڵ خانەوادەکەت لەگەڵ دایکت لەگەڵ باوکت لەگەڵ خێزانت لەگەڵ خوشکت لەگەڵ برات لەگەڵ خانەوادەکەت ینی ئەوان بۆ نمونە ئێستا تۆ بەڵێ ماندووی لە دەرەوەی کەسابەت دەکەی دێەوە لە ماڵەوە کچەکەتە دووکەکەتە ژنەکەتە خوشکتە دایکتە ئەلموهیم لە ماڵەوە هەم بە ڕۆژوون هەمیش لە ماڵەوە ئامادەی خواردن دەکەن یعنی ئەگەر لەو فەرەزنە خواردنی چت بەدڕ نەبوو ئەگەر شتێکیش حاڵەتێکیش ڕوویدا خۆ ناکرێت بە تووڕەبوون و بە شەڕ و بە قڕەقڕ و بە یعنی تۆ دەتەوێت ئەم مانگە بکەی بە مانجی چۆن دەڵێ چاندنی تۆی عیبادەت جا تۆ هەر لە سەرتاوە تۆی ڕق و چینە و ناخۆشی بڕوێنی ئەمە کارەساتە بۆی بەڕاستی حەقەتێکە ئێمە دەبی زۆر ئاگامان لێبی و ئەوە بین چۆن دەڵێ لە ئاست ئەوە بین پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه و سلم کە ئەسحاب دەجێڕنەوە وەکو حەدیثێکی صحیح کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەسەر مینبەرەکەی دەکەوت و 3000 ئامینی کرد پرسیاری لێ کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم سێ ئامینە چی بوو جا یەک لەوانە کە باز دەکات دەفەرمێ جبریل علیه الصلاة والسلام هات وتی ئەی محەممەد صلی الله علیه وسلم لە ڕەحمەتی خوا دوور بێ ئەو کەسێک کە مانجی ڕەمەزان دێ حەقی ئەو مانگە نادا
بەڕۆژوو نابێ وەکو پێویست عیبادەت ناکە وەکو پێویست یعنی ئەم مانگە چۆن دەڵێ بە هەند هەڵناگرێ بەڵێ کاک ئەیاد لە هەولێر فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته كاك آيات هوليري قلاو نارا هوليري سلطان مزفر هوليري مانجي مولود بلى نري هولاكو بزين يا بس أوش لا هولاكو بخواي وانا بزرا مشتوانيا او قبول مني لو اسلو قبولني او كي شاري سلطان مزفر شاري هكي بس او اختي او كم قبولني شي ضلي اوكاتي هولاكو يان بزاند وزور بالاوان بوينا استا لواني ظروف او وضعكم بس هاتي بلواني او دنيا بخواي جالة تبنزي خوي دري اگر وابا بارحا كاقا يا جان سون پێشوازی لەو مانگە بکەین لەلای تۆ پێشوازیکردن لەو مانگە چی دەگەێنێ ینی بەلای تۆ چۆنە مەتەلەن من يعني ام مانگا بەڕاستی دەبێت هەر کەس لە ڕاستی خۆی يعني ئەمسی ڕۆژەدا بڵێت مانگی عیبادەت و گەڕانەوە بۆ لای خوای گەورە و لە دوای ئەوش بەردەوامی پێ بدا لەوە گۆڕ قسە گوناح و تاوانەکان بخۆی ئەمە بڕاوەیە لەلای من و ئینشەڵا لە داهاتووشدا یعنی ئێمە لە ڕابردوو وامان کردووە لە داهاتووشدا ئینشەڵا بەردەوامی پێ بدەین پشتیوان بەخوای گەورە ئینشەڵا خەڵکی کوردستان بەعام خەڵکی زوڵم لێکراوی کوردستان کە لە ئێستادا بڕۆ ئەم بازاڕە سەیرکە کەسێک نیزاتی لەسەر خۆی نییە کەسێک عەقڵی لە هۆشی لای خۆی نەماوە خەڵکی بێپارەیە خەڵکی نەبوویە خەڵکی هیچ نییە خەڵکی نازانێت دەست بۆ چوت بەرێ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان باچە بەم خەڵکە نییە هیچ باکێکا بەم خەڵکە نییە ئەنجا چێ لە دەسەڵات و چێ لە دەسەڵات نییە کەس باچی پێ نییە ئەگە باچی بەم خەڵکە بێت 4-5 مانگا یەک موسێ بە خەڵکی داوە خەڵک 4-5 کرێخان و قەرزارە یعنی نازانین ئەمە تاقی بەردەوامی دەچێشێت تاقی دەمێنێتەوە ئەوە بۆیە داواکاری لە مانجی ڕەمەزانی پیرۆز لەگەڵ یەکەم نوێژی تەراویح کە لەوانەیە ئەم ئێوارەیە واسلەی ئێوارەیە دیار نییە ئەم شەو دەبێ بە ڕەمەزان یعنی کاتە بەیانی یان دووسێ سەر بابەتە ناکەین دیار نییە بەڵام ئینشەڵا لەگەڵ دەستپێکی ڕەمەزان خەڵکی هەرێمی کوردستان تێگڕا دەگەڕێنەوە بۆ لای خوای گەورە هەر هەمویان دەست بە نوێژی دەست بە دوعاکانیان دوعا لەم زاڵم و زۆردارانە دەکەن دوچی دوعا لە مانجی ڕەمەزان دەڵێن گیرایە ئینشەڵا خوای گەورە دوعاکانمان گیرا دەکات ئەم دەسەڵاتە زاڵم و زۆردار و خوێن ڕێژ و ستەمکارە لە کۆڵ ئەم ملەتە دەکاتەوە ئەمانەی چەند ساڵە بوونە يعني بونا ببار بسر ام خلقوا بو اوا ضلت برا بو اوا تغنيه اذا ترى هيك تغنيه الا اذا دعاء اخوي دور بكاي اخوي دور الظالمان لكل كاتو اذا بيشكش داورناكم بيشكش كيس دسراتي كيس كسي كيس شورش كيس كيس امان لكل خلقنا كاتو بس اخوي دوره او كيس خلقي بشتي قايم بقى ابيت دعاء كان يبيو يصبر سكرنو بي اخوي دوره رمضان رمضان با مانج رمضان مانج خير وبركه الدعاء كان جرا ان شاء الله خوای گەورە ئەمانە لە کۆڵ ئەم خەڵکە دەکاتەوە بۆ خاتمی مانجی ڕەمەزانی پیرۆز و دەستان خۆش و دەستەکان خۆش زۆر سپاس بە قوربان مانجی ڕەمەزان مانجی لێبوردەییە مانجی سلەی ڕەحمە مانجی عیبادەتە مانجی دڵخۆشکردنی هەژارانە بڕواتان هەبێ ئێستا کە زۆر لە خێزان هەیە لە کوردستان واللهی پارەی نییە بسی شت بکڕێ بۆ یەکەم ڕۆژی مانجی ڕەمەزان والله يعني ئێمە کاکە حکومەتمان نییە کەسمان نییە دەسەڵاتدار نییە با ئێمە وەکو هاوڵاتی ئەوەی کە خوا پێداوە ئەوەی کە هەیتی بڕوات هەبێ ئەگەر تۆ ئێستا بچی بای ئەم مانجی ڕەمەزانە بە 2 ماڵ بکڕی ئێستا زۆر دەوڵەمەندی وا هەیە کە بە حەق دەوڵەمەند بووە و بە ماندووبوونی خۆی دەوڵەمەند بۆ خوای پەروەردگار زیاتری بداتێ بەخوا 2 ماڵ 3 ماڵ ئێستا کە لەم مانگە مەسروفیان لەسەر تۆ بێ بەخوا ناکە هیچ بەخوا ناکە هیچ بەڵکو ماڵەکەشت زیاد دەکا بەڵکو خوای پەروەردگار بەرەکەت دەخاتە تەمەن و دەخاتە ڕزقیشت هەر هیچ ناکاکە وا بکەن بدایەت و ئیفتتاحی ڕەمەزان هەر هیچ نەبێ بەشی جەمە خواردنێک بۆ ئەم ماڵانە بەرن مەثەلەن ئەنی شتێکی ئەوەندە زۆر نییە بۆی ئەگە هەر کەس لە دەوروبەری خۆی بە پێی توانای خۆی بکرێ هاوکاری خەڵک بکە هاوکاری ئەو ماڵە هەژارانە بکەن بەڕاستی جێگای دڵخۆشیە و جێگای ئەوەیە کە ئینسان بڵێ ئەلحەمدولیلا مسلمانان ئاگان لە یەکتر هەیە تۆرە لێرە خەڵکێک نان نییە بخوا خەڵکێک موچەی نییە خەڵکێک یعنی چۆن دەڵێ نازانێت چۆن پێشوازی لە مانگە بکە بتوانێت تۆزە سفرەکەی شتێکی تێدا بێ باشە دێ خەڵکێکیش هەیە کە بەڕاستی بەپارەی ئەم میلەتە دەوڵەمەند بووە ئاگاشی لە ڕەمەزان نییە
چکە لە حقەتە بەڕاستی ئەمە زۆر گرنگە و تکا دەکەم یەک تکاشم هەیە تکا دەکەم کەس ینی ئەوەی کە گوێی لە منەوەی کە بەرنامەیە دەبینێ ینی خواردنەکانتان وێنە مەگرن و بڵاوی مەکەنەوە باشە لەبەرەوەی تۆ خوا پێداوی و خوا پێداوی ئافێتت بێ بەڵام وێنەی خواردنەکە مەکەرە و بڵاوی کەیەوە چکە خەڵکێکی زۆر هەیە سفرەکەی بەتاڵە ئەمە بەڕاستی زۆر گرنگە ئێستا ئەمە ئاگامان لێبێ لەو پێشوازی مانجە ڕەمەزانە کە چی بکەین تاوەکو خوای پەروەردگار موفقمان بکە بتوانین ئەم مانگە بە ڕۆژوو بین نیەتێکی پاک هەر لە سەرتاوە تەوبەیەکی باش هەر لە سەرتاوە پەشیمانبوونەوە لە هەموو کارێکی خراپ و بەڕاستی بەمانای کەلیمە تۆ بچێ ناو مانجی ڕەمەزان بە پاچی بە خاوێنی بە دڵسۆزی و دوورکەویەوە لە سۆسیال میدیا دوورکەویەوە لە تەلەڤیزۆن و لە دراماکان دوورکەویەوە لە شەومانەوە تاوەکو بەرەبەیان و دۆمینە و کۆنکان و نازانم چی و ئەو بابەتانە یعنی بەڕاستی ئەم مانگە مانجی کۆکردنەوەی زاد و زەخیرەیە بە ڕۆژی قیامەت خۆ هەموو مانگەکانی تر ئینسان دەبێ بەڕاستی دوورکەوێتەوە لە کاری خراپە دوورکەوێتەوە لە هەندێک ینی چۆن دەڵێ مەلەذات و هەندێک خۆشی کە کاتین و لەوانەیە جاروایە ئینسان گوناهیشی دەگاتێ باشە دەکرێت تۆ بەڕاستی ئەم مانگەی بکەی وێزگەیەکی بە خۆداچوونەوە وێزگەیەکی بە خۆداچوونەوە و ئیعادەیەکی نەزەر و هەروەها ئاوردانەوەیەک بۆ دواوە ئەو کەم و کوڕیانەی کە مرۆڤ هەیەی زوڵمت لە چێ کردووە ماڵی چێت داگیر کردووە غەدرت لە چێ کردووە یعنی بەڕاستی لەکوێ میراتی خوشکەکەت نەداوە لەکوێ سەردانی خزم و کەست نەکردووە چۆن ینی بگەڕێەوە دواوە تەمەشاکە هەڵوەستەیە بکە بزانە تۆ خەلەلەکان لەکوێ بۆی کە بە پاچی بچینە ئەو مانگە بە نیەتێکی پاک و ینی هەموو ئەو هەڵانەی کە هەیە وەرە چارەسەری کە لەم مانگە سیلای ڕەحمەت واز لێهێناوە سەردانی خزم و کەس و دۆست و ئەحباب ناکەی فەرمو لەو مانگە نیەت بێنە بە پێی پێویست هەر شەو ینی سەردانی دۆستێک بکە باشە ئەگەر لە ڕابردوو لە ئاور دەدەوە سیر دەکەی لە کاتی دابەشکردنی میراتە خوشەکەت بێبەش کردووە داما و بڕۆ قەناعەتی پێبێنە بڕۆ گەردەنی خۆتی پێ ئازاکە بڕۆ حەقەکەی بدەوە بڕۆ مافەکەی بدەوە ئەو زەوەرە بەرە پێشوازی لە ڕەمەزان کە ئەو زەوەرە بە ڕۆژوو بە کاچی دوکاندار و بازرگان و تاجر خواردنت هەڵگرتووە و احتیکارت کردووە بۆ ئەوەی لە ڕەمەزان گران بێ لە ڕەمەزانیش لە سڕی پێشەوەی مزگەوت دادەنیشی ئاوایە هەر تەنها نان نەخواردنە ئەو خواردنەی ئەو پێداویستەی خەڵک کە تۆ دەی شاریەوە کە تاوەکو گران دەبێت دوزار دێ بە گرانتر دەیفرۆشەوە خەڵک ئەمە وایە باوکی یەحیا لە چەمچەماڵ لە گەرمانی ئازیز و بەڕێزم عەلەیکوم ئەسسەلام وەرەحمەت الله باوکی یەحیا سڵاوی خوارد لێبێ ئەم کاتت باش سوپاس باوکی یەحیا باوکی یەحیا چۆن بچینە ناو مانجی ڕەمەزان ئیدی بەیانیە دوو بەیانی ئەوە بابەتێکە و پەیوەندی بە ئێمەوە نیە دیاریکەین نازانین بەڵام گرنگ ئەوەیە چەند ڕۆژی تر ڕەمەزانە چی بکەین بۆ نمونە چۆن پێشوازی لە مانگە بکەین بەڵێ ئەبێ خۆمان بەباشی ئامادە بکەین بۆ مانگی ڕەمەزان نەک لە ڕێی برچێکی کینێتیەوە جوانە لەڕێی دەرونیەوە لە ڕێی چاپچاپیکە ناوێکە خەڵک بەڕەحم بێت ئینسان بەرامبەرێکی باش بێت بەڵێ ئەبێ شێوازی خۆت بگۆڕیت و ئینسان پایگەر ڕەحمان لێ بکە و الله خەڵکی خۆزەی ڕەحم بکە بۆ ئەو شەڕۆشەڕیان لەسەر ناچێت چۆن بین لەگەڵ جیرانەکانمان چۆن بین لەگەڵ دایک و باوکمان چۆن بین لەگەڵ خوشک و براکانمان لەگەڵ خێزان و ماڵ و منداڵمان ئەبێ زۆر زۆر باشی چونکە ئەبێ ئاسوکەتمان بگۆڕین بە هەموو کەسێکمانە لایەکەوە تەمەنت هەیە کاک باوکی یەحیا بەڵێ تەمەنت چەند دەبێ وەڵاوی ناو هەفتا و سێ بەڵێ خوا موفقت کە یعنی ئەوەی کە تۆ دەیبینی ئەوەی کە جەنابت سەرنج دەدەی ئایا پێشوازیکردن لە مانجی ڕەمەزان تەنها بە کڕینی خواردنی زۆر و سرەگرتن لە دوکانی تورشی و تورشیات و با بڵێن یاخود شیرنەمەنی و شەربەت و ئەو بابەتانە ئەمە چ دەگەیەنێ ینی ئەمە نابێت لە مانگی ڕەمەزان مانگی ڕەمەزان پێویست و بڕێ سرە بگریت و گرانی لە بازاڕا و لە خۆتاو دەمەرە لەشت بکەین بەڵێ
زيادة من التربية بالترشاد وبوخاذ وكان بدل ضروري رمضان لا بس لفرق خزران شغل لفرق عربان الدعام اليوم على سرقة الرجال أي شو خود بمنيو لا دومينا كردنو لا طاولة كردنو لا كونكانو ومن دار كشت كز نزاني لشوية يعني أما كسر رمضانك والله هو ضرورتك يوم تبغى تروح الله بابسين كات بكوجين كات والله كات توقف كات لازم شو كان الجيران بدوام متجاوز دەستەکان خۆش بێ باوکی یحیا سوپاس بە قوربان سوپاس گیانەکەم هاومشۆکردنی مزگەوت بەر لە ڕەمەزان و لە دوای ڕەمەزان و لە ناو ڕەمەزان ئەمە ینی شتێکە ئەوەی کە مسلمان بێ و پابند بێ بە دین و پابند بێ بە نوێژ و تاعات و عیبادەت بابەتێکی ئاساییەوە ئەوە نییە کە من منەت لەسەر تۆ بکەم کە من دەسمە مزگەوت بەڵام شتێک هەیە کە با ئێمە لە بیری نەکەین ئاماژەشم پێ کرد زۆر جار ئەمە ئەم ساڵانە گوێمان لەو بابەتە دەبێ چنیە قەڵەباڵغیە ئێستا پاشی دوو ڕۆژتر هەمووی دەڕواتەوە ئەوانە ئەهلی ڕەمەزانن و ئەوانە ڕەمەزان چینەوە ئەوانە نازانم چینەوە ینی با ئێمە بە سووک سەیری خەڵک نەکەین مزگەوتی ماڵی خوایە چێ خۆی بە مسلمان دەزانێت دەچێتە مزگەوت لە ڕەمەزان دەچێت لە غەیری ڕەمەزان دەچێت ئەوە مافی تۆ نییە کە تۆ بێی گاڵتەی پێ بکەی و تۆ بێی بە چاوێکەوە مۆڕی لێ بکەی و یاخود بابەتێک ئەمە بە حەقەت مزگەوتە و ماڵی خوددایە و چێ چوە ناو مزگەوت و نێژی کرد و پاڕاوە و لەخوا و عیبادەتی خۆی دەکا لەوانەیە ئیوا هەیە کە تەنها ئەمە ئەم ڕەمەزانە لەوانەیە یەکەم ڕەمەزانە بە ڕۆژوو بێ ڕەمەزانەکانی تر ئەسڵەن بە ڕۆژوو نەبووە نوێژی نەکردووە بەڵام ئێستا هاتووە و نوێژ دەکا و ڕۆژوو دەگرێت بە عەکسە تۆ ڕێزی لێ بگرە کاک حاجی عومەر لە پێنجوێن سڵاوی خوات لێبێ ئەم کاتت باش سڵاوی خوا لە ئێوە بێ کاک حاجی گیان پێشوازیکردن لە ڕەمەزانە لای کاک حاجی عومەر یعنی چی؟ پێشوازیکردن ڕەمەزان پێشوازی لێکن بە عیبادەت و بە خواپەرستی و بە چاکەکاری و ئینشاءالله لەخوای گەورە داواکارین کەوا ڕەمەزانێکی خۆش و هەموو ساڵە بە خۆشی ئینشاءالله بەڵێ دەکرێ ئێمە بە ڕۆژوو بین و تینومان بێ و برسیمان بێ و بەڵام تەنها هەر ئەوەندەمان بۆ بمێنێتەوە ئەوەی تر لە خەڵک تووڕە بین و گۆشەڕ بکەین و جنێو بدەین و قڕەقڕ بکەین و بەسەر ماڵ و مناڵە هاوار بکەین و یعنی بەڕاستی تەنها و تەنها نان ناخۆی نەژینە هەموو شتێکی کە خوا پێی ناخۆشە دەیکەین زاری وا هەیە ئایا ئەمە دەبێ وا بێ مسلمان دەبێ وا بێ ناکرێ وا بێ جا ئینسان ئەگەر بە ڕۆژوو بوو ئەگەر عیبادەت بۆ خوا بکات ئەبێ دەمی بە ڕۆژوو بێ دەستی بە ڕۆژوو بێ ئەبێ چاوی بە ڕۆژوو بێ ئەبێ ئینسان سەبری هەبێ وەکو ئەفەرمێکە الصبر خير ولو كان مر إن الله مع الصابرين ئەو کەسانی کە سەبریانێ خوا لەگەڵ ئەو کەسانەیە کە سەبرێت دا ئینسانەکە سەبری نەبێ ئینسانی مسلمان ماناوێ ڕۆژەکەی وەکو چۆنەڵێ هیچم نەکردێ وایە چەندە پێویستە سەبری هەبێ ئەبێ عیبادەتی هەبێ چەندە پێویستە مرۆڤ کە دەزانێت بەیانی ڕەمەزانە بۆ نمونە ئێستامە نازانین بەیانی ڕەمەزانیانە ئەمە جیهاتی پەیوەندیدار و ئەو بابەتانەیە کە ئەعلان دەکرێت 2000 ئایا سبەی ڕەمەزانیان دوێ ڕەمەزان ئەو بابەتێکە بەس مەبەستم گریمان با بڵێن بەیانی ڕەمەزانە ئێمە ئایا پێویستە لەسەرمان کە تەوبەیەکی باش بکەین چۆن دەڵێ نیەتی خۆمان پاک بکەینەوە گۆڕانکاریەکی فەوری بەسەر خۆمان دابێنین والله إنسان يصير كان كشونا وشونا بعض يستعمو يصير شونا وتوبة كده بس يصير إنسان المصالح شونا توبة كان ده مثلا كده وين قاعد يصير توبة كان قاعد يستمر كان والله يصير رمضان يعني عبادة يعني خاصة يعني أوي كوشاك قاضي لقل كسي شونا كان درامته كسي شونا لبو تو أبي دم وجسو هم يجان بروجو به أبي كسيك بكواكون على لقل خلقة الصوتات الساقية هلا مع الحال هتا درو دراسة ومزجوت وأواني إنسان أجواني بما نواهي نكذبه دەستەکانت خۆش کاک حاجیان بە قوربان زۆر سوپاس سوپاس بۆ تۆ گیانەکەم سوپاس بۆ تۆ ڕەمەزان مانای
کۆکردنەوەی زۆرترین چاکە و پاداشت. ڕەمەزان واتە پاکردنەوەی دڵ و دەروون. ڕەمەزان واتە بەجێگەیاندنی سیلەی ڕەحم. ڕەمەزان واتە دوورکەوتنەوە لە هەموو خودەیەکی خراپ. ڕەمەزان واتە یعنی نەرمونیانی، واتە ئارامگرتن. ڕەمەزان زۆر بەڵێ هێلین خان فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. أوقاتت باش كاغني. أوقاتت باش خوش عزيزم فرمو. باش برزم. سپاس بۆ بەڕێز هێلین خان. پیرۆزای مانگی ڕەمەزان دەکەم لە هەموو مسلمانان. پیرۆز بێ لە جەنابیشت. خوای گەورە بە قسمەتمان بکاتن ئینشاءالله. آمین. بەس کاگەنوەر وەڵی وازانم هەندێک کەس هەیە یعنی نە بە ڕەمەزان پاک دەبتەوە نە بە حەج عومرە پاک دەبتەوە ئەوەندەی خراپەکاری کردیە. وازانم ڕەمەزان کار لەو جۆرە مرۆڤانە ناکە بەڕاستی. ئەخێ من ناکرێت لە باتی خوا بڕیار بدەین. ئەوە ئینسانە و ئەگە بە مانای کەلیمە بە دڵێکی پاک بە تەواوی تەوبە بکاو نەگەڕێتەوە سە گوناه و تاوانەکان، ئەوە قسەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. خوای گەورە غەفور و ڕەحیمە. دەمێنێتەوە حەق الناس. دەمێنێتەوە حەق الناس. بەڵێ. بەخۆی کاگەنوەر ئەو مرۆڤانەی ئەو سەردەمەی ئێستا یعنی نازانم یعنی ئەوەندە خراپەکاری ڕویان لە خراپەکاریە، ئەوەندە کاری نەشیا و ئەوەندە کاچی لەگەر چی ڕاستە یعنی چی میلەت هەموو خوا خۆر یعنی خێزان لە ناوە خۆی. بەڕاستی هیچ داگونەریت و هیچ ئەوەک نەمایە بەڕاستی. زانیت چۆنە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم مرۆڤ هەیە جاری وا ئەوەندە ڕوودەچێت لە گوناه و تاوان، ئەوەندە گوناهبارە، ئەوەندە تاوانبارە، ئەوەندە شەرمەزارە، تەنانەت بینی ئەو دۆزەخ هەر مردنە، هەر بمرێ یەکسەر مستحقی دۆزەخە. بەڵام زانیت چۆنە هێلین خان، بەڵام لە حاڵەتێکە تووشی مووقفێک دەبێ، تەوبەیەک دەکا، گۆڕانکاریەکی وا بەسەر ژیانی دادێ، یەکسەر ئەو کەسە ینی چۆن دەڵێ تەوبەکەی لێ وەردەگیرێ و خوای گەورە لێ قبول دەکا و لەم حاڵەتەی کە ئەگە هەر بمرێ بۆ دۆزەخ دەگۆڕێ بۆ بارێکی تر. بە هەمان شێوەش زاری وایە کەسی وا هەیە ئەوەندە ئینسانێکی چاکە، ئەوەندە ئینسانێکی باشە، تەنها بینی ئەو بەهەشت هەر مردنەکەیە کەچی لە ناکاوە بە وشەیەک بە حاڵەتێک بە غەڵەتێک ینی هەموو شتێک لەدەست دەدا. بۆیە ئینسان نائومێد نەبێ، ئینسان لە بینی خەوف و ڕەجایە بێ. آخر خيري مرجع أول هم مسلمانة الإنسان آخر خير بيتن أو مهمة براسي. اللهم اجعل خير أعمالنا خواتمه. إنسان دعاء كبردوام. بس كاغنور والله إذا سردمتي أو دنا خوش وخور بزين برواك يعني إنسان يعني بزوري دندارية كشي بيدك. حتما سردمشي ناخوشة. حتما إنسان دبي ئەوڕۆ زۆر ئاگای لە خۆی بێ لە ماڵ و منداڵی بێ. خوای گەورە خۆ بەخۆی دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا قوا أنفسکم وأهلیکم نارا. واتای ئەو کەسانێک کە ئیمانتان هەیە خۆتان و ماڵ و منداڵتان لە ئاگرێک بپارێزن کە سوتەمەنێکەی دار و بەردە. بەڕاستی ئەمڕۆ زۆر گرنگە خەڵک خۆی و ماڵ و منداڵی خۆی بپارێزێ و نێتی خۆی پاکاتەوە. ئەمە زۆر شتێکی گرنگە. بەڵێ فیتنە گەڵە زۆرە ینی لەناو ماری خۆت دانیشتی فیتنە لە دێتە زۆرە. حتما فیتنە زۆرە بەرێ وەڵا زۆرە. ئارە وەڵای کەس کەیفی بە کەس نایە، حەسادەت زۆر بووە، ڕقوقینە زۆر بووە، تاوان زۆر بووە، فەسادی زۆر بووە، یعنی ڕۆچوونە بەڕاستی ئینسان وەڵی خوا مەجبوری ئێمە نییە تەنها خۆمان برسیکەین. ئەگەر بۆ سیفەتانەی کە جەنابت دەڵێ فعلەن حەقیقەتێکە واقعێکە لە کۆمەلگایە هەیە، ئەگەر ئێمە بەو سیفەتانەوە بمان هەیە بچین ناو مانجی ڕەمەزان و بەردەوام بین، وەڵی خوا مەجبوری ئەو برسێتی و تێنێتی ئێمە نییە. بۆیە دەبێ بەڕاستی نیەتی خۆمان پاکەین و تەوبەیەکی باش بکەین. بەڵێ ئەگە ئەو بەرنامەیە بینێ بەڕاستی هەر خۆشت پێشکەشی بکەی، بەڕاستی پێشکەشکارێتی زۆر زۆر سەرکەوتوو شتیوان بەخوای گەورە. لەوانەیە ئەو مانگەی دەوەستێ لە بەرمانجی ڕەمەزان و ئەو کاتەی ئێستا بەرنامەکەی منە دەکەوتە بابەتی نەساحی و ئامۆژگاری و بەرامجیت کە دیارە لە پێیان، بەڵام پاش ڕەمەزان دێتەوە باکیت. کاگەنەریادارم ئەو پێشکەشکاری هەرێتی پێشکەشی بکەی بەڕاستی. شتیوان بەخوای گەورە خوا تەمەن بدا ئینشاءالله خوشتی عەزیزی منی. ئینشاءالله. زۆر بەڕێزی خوشتی منی خوا ئاگادارت بێ. کاک بەختیار لە سلێمانی سڵاوی خوات لێ بێ. ئەم کاتت باش
ڕەمەزانشتان پیرۆز بێ ئینشاڵڵا هەندەی نمای ئەعلان بکرێ. بەڵێ کاک بەختیار سپاس دەکەم وەڵی سەرەتایەکی قسەکەم بۆ جەنابەت ئازامەشەی سڵاوی خوارد لێبێت جائز نییە ینی کەسێک بە کەسێک بڵێ سڵاوی خوارد. سەلام عەلەیکم سەلام عەلەیکم کاک بەختیار جان دەستەکان خۆش باش. ئەوەی دووهەم کە ئێمە ئەڵێن چۆن پێشوازی بکەین لە مانگی ڕەمەزان مانگی ڕەمەزان پێشوازیکردنی ناوێت یعنی ئەم زاراوەیە کە بەدەم هەمانە هاتووە ئەڵێ چۆن پێشوازی بکەین لە نەورۆز چۆن پێشوازی بکەین لە جەزن ئێمەی ملەتی کورد یعنی خواناسەکەمان ئەو ڕادەیە نییە کە بتوانین بڵین ئەوە پێشوازیمان کرد لە ڕەمەزان بۆچی ئێستا ئێمە سەیری کە 2 ڕۆژ ماوە 3 ڕۆژ ماوە بۆ ڕمانگی ڕەمەزان هەمووی فرسەت یەنێت ئەڵێ ئیلا ئەبێ حەقی خۆم بکەمەوە ئەو بەرەڵای و هەڵپەڵکی هەر بکەم هەر ڕاکەم بچمە دەرەوە هەر ئەوە عنی وایە نەنە ئەنی ئەمە حەقەت ئەڵێکی ئەڵێ یەک ڕۆژی ماوە ئادە بەخوای گەورە خەڵک هەیە کە هەڵەسێ بانی بارانە یاعیاذ بالله عنی وەکو کفر ئەڵێ ئابرا ڕۆ بارانە من بەتەمام کەچی ئێمە دوعا دەکەین باران بارێ ئێمە بەش خۆمان ئەگونجێنین جا دوو لە ڕووی ینی خۆم و هەموو کەس نییە ئازۆڵێکەیە ینی خۆی ئەگونجێنی لەگەڵ دار و درەخت و برد و ڕێگی عەزا ینی بۆ ئەوەی کە خۆی بارد ئێمە وامان لێ هاتووە یادی نەورۆزە کوردین ینی خۆمان ئەگونجێنین ئادەم بەرزی یادی نازانم چییە ئەو ئەپەرستین یادی ئەنفال لە مرد و بەرزین یاد یعنی ڕەمەزان پێش ڕەمەزانێک کە خۆی گەورە بە فەرز دایناوە ئێمە ئەبێ خۆمان بسیکەی کابرا خۆی تێرە بکە کاکە ئەمە غەڵەتە یعنی تۆ ئەم ڕەمەزانە بۆیە هاتووە تۆ باری ئەرکی وەکو مسلمانێکی هەسار تۆ ئەرکی دەشان و سوو بێت بچی ئەم وەرە سەیدی بازاری خەڵەت ناڵق کردوونی کاکە ئەم ئەگەر مە پێشوازیکرد ئەمە غەڵەتە خۆی تۆ چیت گرانەکەی لەسەر من بۆ منە من مەڵیستمە بریشکە بکڕم بەس فەقی وەک من کە پێویستی بەرمە تۆ سەریک و تۆ کردێجێ و نەبوو منما نەتوانێشم بیکڕم خۆی ئەم وشەیە پێشوازیکردنەکە ئەمە پێشوازیەکە کاک بەختیار جان پێشوازیەکە لە ڕووی معنەویەوە لە ڕووی تەوبەکردنەوە خۆ ئامادەکردنەوە نیەت پاکردنەوە ئەوە مەبەستی ئێمەیە نەخوانەکە مەبەستی ئێمە ڕینی ئەوەیە تۆ بۆ نمونە ئەگەر ینی خراپێکشی بۆ ماڵی برایکی خۆت بەناوەکانی خۆت دەڵێ تۆزێکی لە بەرسان ڕێک و پێ خۆت خۆمان بە ئامادەکەین خۆی ئەمە مەبەستە پێشوازیەکە بە نەفسی خۆتایە ئینا من هەستم علاقە ماڵشی باین ڕەمەزانە بابە ئەمە پێشوازی پێ ناڵێت خۆم و خوا ئەو یعنی بەنامێ دانابێت لە دووری خۆمان کە بڵێم ئەڵڵا گیان ئەوە من بە دوو پێشوازی دەمانەکەی تۆکەم نەک من هەتا دوێنێ یعنی بێتم خوایە بانی ڕەمەزانە دەبەت بوو ئەوەی کە حەقی خۆم بکەمەوە لە مانگی ڕەمەزان چکم نەورۆزی تێکەوت و بەهاری تێکەوت و دەستەکان خۆش دەستەکان خۆش سواز بۆ بەڕێزی قوربانی تۆ بم دەستەکان خۆش. سەلام عەلەیکم کاک ڕێباز گیان باشی بە قوربان کاک ڕێباز لە سوار خوڕنا سەلام عەلەیکم باشی مامۆستاجان باشی برای گەورم حواڵ باشە زۆر سپاس سەلامە دیار بەڕێزی موفق بی لای تۆ پێشوازیکردن لە مانگی ڕەمەزان یعنی چی؟ وەڵی مانگێکی مبارەک مانگی پیرۆزە ئینشەڵڵا موسڵمانان پێشوازیێکی باشی لێ دەکەن. پێشوازی یعنی چی؟ ئێستا بۆ نمونە کەسێک میوانێکی دێ دەچێت شت دەکڕێ مەسەلەن ماڵەکەی پاک دەکاتەوە ئێمە پێویستە چی بکەین لە کاتێک کە بڕین بۆ نمونە بەیانی ڕەمەزانە؟ وەڵای جارێ بە لە خوای گەورە پاڕینەوە بەخێر و سەر ئەو تەتاومان بوو یعنی ئێمە دەبێت لە خۆمانەوە دەست پێ بکەین نیەت و دڵ و دەروونمان پاک بکەینەوە و تەوبەیەکی باش بکەین و خۆمان ئامادەکەین بۆ نوێژ و تەراویح و بۆ جەماعەت و جومعە و بۆ بەڕۆژوبوون و بۆ کۆکردنەوەی زاد و زەخیرە و قورئان خوێندن. ئینشەڵڵا هەرە وەڵا ببرێ بەس مامۆستام پرسیارێکم هەبوو جان من کابرایەکم ئیشی مەحمەد برۆکی دەکەم دەبێت هەر بچم ئیشەکەم هەر بکەم لەو ماگەیدا ناتوانم بڵم ئیشەکەی نەکەم دەکرێم ئیشەکەم زۆر قورسە ئیشەکەم زۆر قورسە بەس داشمە دەبێت ئیشەکەی هەر بکەم بە زۆرای ڕۆژەکەم زۆر باش پێ ناژیرێ ئەگەر ئیشێ بکەم. وەڵاهی کاکە ڕێبازجان ئەمن ناتوانم فتوا بدەم و مفتیش نیم و مامۆستا و مەلا و عالمیش نیم من ڕۆژنامەنووسێک و پێشکەشکارێکم هەمومان بە خۆمان زۆر چاک دەزانین تااقەت و توانامان چەندە ئایا پێمان دەکرێت بە ڕۆژبوون یان بە ڕۆژوو نەبین ئایا
ئەتو ئەگەر بچێ لای چەند مامۆستایەکی خواناس مامۆستایەکی بەڕێزی ئەو دەڤەرەی ئەوێ مامۆستای باشی لێیە بڕۆ شەرحی حاڵی خۆتیان لۆ بکە تۆش ینی بە سەراحەت بمبورێکەوە دەڵێم فێڵ لە خۆت مەکە ینی ئەگە بە فعلی خۆت دەزانی ئایا پێت دەکرێت بە ڕۆژی دەبیان بە ڕۆژی نابی حقیقەتەکە چۆن ئەویان پێ برێ دوجاریش مانگێکەوە ینی ئەو مانگە ئیسان محاولە بکە هەر چۆنێ بێ لە دەستە خۆی نەدا باش والله ماوەسە بەڕاستی ئەمن ئیشەکەم زۆر قورسە ئەبعادشم لێیە بڕۆژەکان بگرم بەس سارنێ دەڵچی خی گەورە لۆت سەهلکە ئیشاڵڵا حقەتەن وایە فعلەن خەڵکێکە ئیشەکەی قورسە و ناخۆشە بەڵام ڕەمەزانیش بەڕاستی بە ماندووبوونەوە لەزەت لە ڕەمەزانەکە دەکەی هەر ڕەمەزان ببێ بە نووستن و بە خەوتن و بەوە ئەڵا باوەڕکەی استفادەی نامێنێ دەستەکان خۆش بێ بڕۆ لای مامۆستای باش لەوێ بڕۆ لایەن ئیشاڵڵا حاڵی خۆتیان بۆ باسکە بەڵکەم شتێکت بۆ بکەن چاوت ماچەکەم قوربان کاک زۆر بەڕێزی بۆ قوربان بەڕێ دیارە کاتمان بەرەو کۆتایی دەڕوا جا ئەگەر بەیانی ڕەمەزان بێ یان دوو بەیانی ڕەمەزان بێ گرنگ ئەوەیە ئەمە هەوڵ بدەین خوا لە خۆمان ڕازیکەین هەوڵ بدەین بە دڵێکی پاک بە نیەتێکی پاک بە تەوبەکردنەوە بە خۆپاکردنەوە بە نیەت پاکردنەوە داخلی ئەم مانگە بین یعنی ئەگەر دوێنێ زوڵمێکمان لە خەڵک کردووە تەوبەی لێ بکەین ئەگەر بکرێ بچین داوای گەردە ئازادبوونیەکی لێ بکەین ئەگەر میراتمان نەداوەتە خوشکەکانمان بەڕاستیان ئەوەتە دەبێ میراتەکەی بۆ بژێڕێەوە بیدەینێ یان دەبێ گەردەنی خۆتی پێ ئازاکەی ئەگەر مەرحەبایت لەگەڵ برایەکرد لەگەڵ خوشکێکرد لەگەڵ دۆستێک لەگەڵ خزمێک دەبێ بەڕاستی لەگەڵی ئاشت بینەوە سەردان و سیلەی ڕەحممان بەڕاستی دەبێت بەجێ بگەێنین بەڕاستی چاکەکردن لەگەڵ دایک و باوک لە هەموو کاتێکا گرنگە لە ڕەمەزانە گرنگتر باشتر چاکتر ئاشتبوونەوە لەگەڵ خۆت ئاشتبوونەوە لەگەڵ دەوروبەر لەگەڵ خزم و کەس لەگەڵ خێزان سەبر و ئارامی خۆراگری هێواشی لەسەرخۆیی ئەمانە بەڕاستی هەمووی ئەنی گرنگە هاتوچۆکردنی مزگەوت بە بەردەوامی پێش ڕەمەزان و دوای ڕەمەزان بەڵێ دیارە برایان پێم دەڵێن کاتەکەت تەواو بوو بەهەرحاڵ خوای پەروەردگار بمانگەێنێ بەم مانگە تەوبەکانمان لێ قبوڵکە عیبادەتمان لێ قبوڵکە خوای پەروەردگار ئەو مانگە بکە بە مای خێر و خۆشی ببکە بیکە بە مای کۆتایی هاتن بە هەموو ئەو نەخۆشی و ناخۆشیانەی کە لەم کوردستانە هەیە خواتان لەگەڵ